نفط بچەندە؟ نەفێ دێستا ئەوڕۆ جملەی بە 106 ڕۆیە ئەمە بە عەفتای دەفرۆشین دەستەوە مارێ دەبتە 180 بە 180 لە بۆ خەڵکی دەبەوە بە 180 دەستەوە ماڵە ئێستا ئەوڕۆ ئەدی چەند ڕۆژ پێویست؟ سەر ڕۆژ بێزستا بە 150 بوو 45 بوو 6 بوو ئاها بوو بەڵام ئەوڕۆ گرانتر بوو جملەی گرانتر بوو چەندی هاتەس؟ بەرمیلی 10,000 هات سەری ئەوڕۆ بەز ئەوڕۆ پارە هەتا سەریە 470 وانە هەفتا و پێنج زیاتر نەڕۆ ئاخر بەرزەکەی ئەوە ئێستا نەفت دەڕوا گران بووە ئەمێ نەش لە ڕۆی هەر گران بووە نازای چ پێ پارێنی ڕاستی ناوێ مەعاش نییە ئەدی ئەو مەعاش تاسی دەکە لە خەچکاکە ئەدی مەعاش نییە ئێستا بخۆم ئێستا ئەلان بخۆم ئێستا نەفت نەکرد لە بگرانی ئەرێ وەڵڵا بەرمیلەکیش گرانە بەرمینە دەوە نارکا قاسم درێ بە 180 سۆمارێ دانگ بە 130 بۆ ئەوە گران بوو شەڕە لەسەر نەفتی کوردستان پێت وایە دەبێ ئەوها گران بی ئەو هەموو نەفتەمانەیە وڵای دەبی ئەوە بچی لە مەسئولەکان پرسی ئەمە ناتوانم جواب بدەمەوە مەسئولەکان باشتر معلوماتیان زیاتر لەو شتەی ئارێ وەڵڵا والله هاي دەزانیت چیە مامەستا ئەوە 30 ساڵە کورد حکوم دەکا یعنی نازانم حکومەکەی کووە یعنی ئێستا نەفت ڕۆیە ئەوڕۆ گوتان ڕۆیە خەڵک هەموو دڵی خۆش بوونیە ئەزۆ قاسم درێ نەفت گران بووە گاز گران بووە یعنی نازانی چ بری قسەی کۆتایی ڤار دەیکات.